ئێمە وەکو بەڕێوەبەراتی خزمەتگوزارژین گەپارێزی سەر بە سەرۆکاتی شارەوانی هەولێر لە بۆ ڕۆژانی جەژن و ڕۆژانی پێش جەژن بەرنامەمان داناوە بۆ پاکڕاگرتنی شاری هەولێر پاکڕاگرتنی ژینگەوە ئەنجامدانی هەڵمەتی خاوێنکردنەوە لە ڕۆژانی دوێنێ و ئەمڕۆ کە پێش جەژنە و ڕۆژانی جەژنیش بەرنامەمان بۆیان داناوە بۆ پاکڕاگرتن و داوایان لێ دەکەین لە ڕۆژانی جەژن کە ئەم جەژنە جەژنی قوربانە قوربانیەکانیان بۆ شێوازە ئەنجام بدەن کە لەلایەن کوشتارگەی شاری هەولێر و پارێزگای هەولێرەوە کە ڕێنمای پێ دەرچووە ئەنجام بدەن و لە کاتی ئەگەر پابەند نەبوون بەو ڕێنمایانە وەک لە جەژنانی ڕابردوو کە دیاردیەکی زۆر نەشیا و ناشرین هەبوو ئەوش بریتی بوو لە فڕێدانی پاشماوی قوربانیەکان لەسەر شەقامەکان لە شۆستەکان یاخود لە گۆڕەپانانەی کە لە نزیک گەڕەکەکانە کە بەڕاستی ئەمە شۆکارێکی زۆر خراپە بە تایبەتی لەو سەردەمەی کە نەخۆشی بڵاوبوونەوە کاریگەری زۆری هەیە داوا دەکەین هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لەمانە و بەلانی کەمەوە ئەگەر پێویستی کرد ئێمە کەمپەکانی کۆمپانیاکان کە لە هەموو سنووری شارەوانیەکان کراوەیە ئەو پاژماوە پیسانەی کە هەیتیان لە کاتی ڕۆژانی جەژن هەر جۆرەك بێ لە پاژماوەکان یاخود ئەگەر بە هەر شێوازێکی تر ئەنجامیاندا بێت بیگوازنەوە ڕاستەوخۆ بوونەوە کەمپی کۆمپانیاکان یاخود ئەو شوێنانەی کە ئێمە وەکو شارەوانی حاویەکانمان بۆیان داناوە لە هەموو سنوورەکانی شارەوانی هەولێر هەڵساین بە دانانی چەند حاویەکی تایبەت بۆ فڕێدانی پاشماوەکان و لەلایەن تیمەکانی شارەوانیمان بە شێوەیەکی ڕۆژانە و بەردەوام هەڵدەگیرێت. بەپێی ئەو بەرنامەی ئێمە لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر دامان ناوە لە کاتژمێر هەفتی بەیانی تا 11 پێش نیوەڕۆ لە شەفتی یەکەم کار دەکەین لە 11 نیوەڕۆ تا کاتژمێر 3 دوای نیوەڕۆ 11 پێش نیوەڕۆ لەبوو کاتژمێر 3 دوای نیوەڕۆ لە کار دەوەستین بە مەبەستی پاکردنەوە و تعقیمکردنی شوێنەکان بۆ شەفتی دووەمی کارکردن لە کاتژمێر 3 بۆ کاتژمێر هەفتی ئێوارە تکا لە هاوڵاتیان دەکەین ئەو 3-4 ساعتەی نیوەڕۆ سەردارمان نەکەن بە مەبەستی پاکردنەوەی شوێنەکە و تعقیمکردنی بۆ پاراستنی هاوڵاتیان خاڵی یەکەم خاڵی دیوەم لەبەر پاراستنی گۆشتی هاوڵاتیان